الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لكن الله يزكي من يشاء. أبو بكر كر هاتمتي خاتو عائشة كشي حزمت كاك تاير دفاعي نكردوا لكركي كاك جمال وحاجي غريب وخزمان دفاعي لنا كردوا مناوي جنابي كاك حاجي حسن لعشيرتي وسجاني مناوي ابن مالي ماما خليفة الرسم كاك علي قال كردي خوشويس وناسراوي خومان أولا شرعا لقبا حرمته بابن مالكيان أم عفو إسرانا كين داوا برواتان هبية جنازكي تسليم نكرابو كعاجي حسن وتمام وسهل لسا قبران عفويانك هل لو كراوا يا شاهد من لبر زامن دي خوا بيهج مقابلك أم بن ماله عفويان راقيان عفو بن مالي كاك حاجي غريب وببناوي بن مالي كاك حاجي حسني كاك حاجي أحمو لخزماني تاصلو جي لخزمتي أنا بي برزان کۆمەڵێکی زۆر بروسکەی پیرۆزبای هاتوو بۆی من کاتی ئەمڕۆ بە ئامادەبوونی زانایانی ئاینی کەسایەتی و پێماقوڵانی دەڤەری شارەزور و سەی سادق و بە ئامادەبوونی کۆمەڵێکی زۆر لە لایەنە سیاسی و حکوومیەکان هۆڵی ڕۆشنبیری قەزای سەی سادق بوونەیەکی جوانی بەخۆیە بینی لەو ڕووداوە بەداخەوە گەنجێکی مێرمنداڵ گیانی لەدەستدا ئەمڕۆ پاش مانگێک بنەماڵەی ئەو گەنجە وەکو عرفێکی جوانی کوردەواری و دینداری هەستان بە لێخۆشبوون لە بنەماڵەی بەرامبەر و ڕاستی ئەمە جوانێکی تر ئەخاتە سەر جوانەکانی بوونە کۆمەڵایەتی و خزمایەتی و کەسایەتەکان لەم قەزا و لە ناوچەکەدا بەگشتی لای خوا پاداشی شەیەک شلون قەدەرە بەس چوویتە 61 تۆ مەسئولی لە خوێنی ئەو بەرامبەرە لێرەش عەفوت کەن لای خوا عەفو نابی دەی هەر کەسێک ئیلتیزامی یاسانەکە کارەساتێک ئەخولقێنێ خەونی ئایندەی کەسێک وێرانەکە کوڕی کاک بەرهەم بە ڕەحمەتی خوا چووە خدا شاهیدە کە خەبەرەکەیان پێدام حەزم دەکرد کوڕەکەی من بواە نەک کوڕەکەی کاک بەرهەم بەڵام خۆ هیچ دەسەڵاتێکمان نەبووە ئەفەرمێ هیچ عەبدێک بە لێبوردن هیچ شتێکی بۆ زیان ناکەمێت لە سەربەرزی و گەورەی نەبێ ئەمام خزمانە لەگەڵ ئێمە کردیان ئینشاڵڵا ئەبێتە مایەی سەربەرزی و گەورەی زیاتر بۆیان خۆی گەورە نمونەیان زۆرکە نمونەی قەومی چاک و خەومی خاز هەر زۆر بێ قەوم و عەشرەت هەر بەردەوام بێ خۆی گەورە پایەداری ببەخشێ بە پیاوچاکان بە مامۆستایان بە زانایانی ئاینی بە هەموو ئەو کەسانەی کە قسەی خێریان هەیە لەم جۆرە کارانەیە حەوت برا کاک شێخ فاروق نوربەخشی نەخشبەندی خانەقای نوربەخشی نەخشبەندی مەڵبەندی